شتاوە هاتووە بۆی لێرەدا من پرزنتیشنێکم بۆ بەڕێزتان ئامادەکرد بۆی بزانین چۆن کار ئەەکەین نووسەران لە تەجروبەی خۆمەوە میدیاکار چۆن کار بکات فێر ئەکات کە بە بەردەوام ئیبادە لە زاکیرەیدا بمێنێتەوە بەردەوامن لە چاواشەکردنی میدیایی لەبارەیەوە بۆیە من بابەتەکەم وەکو وەرکشۆپێک ئامادەکرد حەزتە ئێمە سەبارەت بە ئامانجمان لە بڵین ئەنجامدانی ئەم وەرکشۆپە ئەوەیە کە کار بکەین بۆ چۆنیەتی واتە نووسەران و میدیاکاران ئاراستە بکەین بۆ چۆنیەتی کارکردن لەسەر پرسی جینۆساید لەسەر گواستنەوەی بڵین جینۆسایدی گەلی کوردستان و هەروەها لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی بۆ نمونە نووسینەوە جا هەر ژانرێکی نووسین بێ بۆ ئەمەش ڕۆژنامە نووسان نووسەران پێویستیان بەوە هەیە هەندێ تەجاروبی واقعی خەڵکی دیکە ببینن بۆ ئەوەی لە ڕێگەیەوە بتوانن هەمان شت دووبارە بکەنەوە بەم شێوە توانین ڕایگشتی بڵین ناوخۆیی دروستکەین سەبارەت بە پرسی جینۆساید و ئەنفال و کیمیابارانی گەلی کورد و هەروەها توانین لە ڕێگەی میدیاوە ڕایگشتی جیهانیش دروست بکەین هەڵبەتە ئێمە لە کاتی جینۆساید و لە کاتی ئەنفال و ئەو گەورە تاوانانە لە کاتی کیمیابارانی هەڵەبجە ئەبینین میدیامان نەبوو میدیایەکی تایبەت بە ئێمە نەبوو بە خودی خۆمان ئەو میدیایانەشی کە هەبوون زیاتر میدیای دەرەوە وڵاتانی دراوسێ بوون کە توانیان تیشک بخەنە سەر کیمیابارانکردنی هەڵەبجە کە لە ئەنجامدا ئەو میدیایانەش ڕوبەڕۆی هەندێ سیاست ئەبوونەوە لەلایەن ڕژێمی بەعسەوە کە سیاسەتی ئینکار بووە و دانەپاڵی ئەو جینۆسایدە بوو بە بڵین بەسەر وڵاتی ئێران بەڵام خۆشبەختانە لێرەدا ئێمە میدیایەکمان هەیە ئەمڕۆ میدیای ئازادمانەیە میدیای خۆمان هەیە وەکو گەلی کورد جا چ میدیای تەقلیدی بێ کە بریتە لە رادیۆ و تەلەڤیزیۆن و گۆڤار و ڕۆژنامەکان و هەروەها میدیای نوێ بێ کە بریتە لە میدیای دێجیتاڵی لە ڕێگەی میدیاوە ئێمە ئەتوانین ڕایگشتی دروست بکەین جا بمانەوێت ڕایگشتی جیهانی دروست بکەین و هەروەها بمانەوێت ڕایگشتی ناوخۆیی دروست بکەین لە لای نەوەکانی دوای جینۆساید چونکە ئێمە بمانەوە نەمانەوێت لە ئێستادانەوەیەکمان هەیە نەوەی دوای جینۆسایدە کە نازانێ ئەساسەن جینۆساید چییە کاتێک باسی بۆکەی کاتێک باسی ئەنفالی بۆکەی وا ئەزانێ فیلمێکی ئاکشنە وازانێ ئەم شتانە واقعی نییە خەیاڵە بۆی لێرەدا ئەمە ئەرکی میدیای ئەرکی ئێمەی میدیاکار و نووسەرانە بتوانین چۆن ئەم مەنانە بە شێوەیەکی واقعی بەرجەستە بکەین بۆیان لە ڕێگەی بۆ نمونەوە ئینتەرویو لەگەڵ کەس و کاری بڵێن یاخود قوربانیانی و دەربازبووانی جینۆساید لە ڕێگەی دیسانەوە دەربازبووان و قوربانیانی کەسوکاری قوربانیانی کیمیاباران بۆی لێرەدا میدیای پێویستە ڕۆڵی خۆی بگێڕێت لەو لە ناساندنی ئەو بابەتە و هەروەها بە زیندوهێشتنەوەی و بە تەختێکردن و ڕووماڵکردنی وەکو ناوەند وەرکشۆپێکی نێودەوڵەتیمان بە ئامادەگی چەندان بە بەشداری چەندان من خلال دراسات حالات الإبادة الجماعية عبر التاريخ دائما في تنميط وموجة من خطابات الكراهية تسبق ارتكاب الإبادة الجماعية